عێراق لە دوای ڕاگیرانی نەوتی هەرێمی کوردستان یەکباشی نیشاندا بەوەی کە تا نزیکی 2 تریلیۆن دینار بنێرێ بە چەند چەردەیەکی پارەیانی لە بینی ملیار و 800 تا 2 تریلیۆن. حکوومەتی هەرێمی کوردستان یەکباشی خۆی نیشان نەدالەوەی کە ئەوان ئامادەن مەلەفی نەوت ڕادەست بکەن. بەداخەوە لە ڕاگیرانی نەوتەوە ئەو کاتێک کە بە زۆر دوای دادگای دادبینی پاریس، دوای بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی، دوای ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە بە ئیتیفاق لەگەڵ عێراق، دەسەڵاتدارانی کوردستان درۆیەکی گەورە لەگەڵ خۆیان و لەگەڵ خەڵکیش دەکەن، وای نیشان دەدەن کە گوایە نەوتیان ڕادستی عێراق کردووە، بەڵام لە ئەساسدا نەوتی هەرێمی کوردستان ئێستا لە دەستی عێراقدا نییە. ئەزانی مشکلەکە ئەوەیە ئەگەر بتەوێت بە وردی بۆ تەشخیص بکەم چییە، پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا بکەری سەرچیە لە حکوومەتی ناشەرعی هەرێم یاخود ماوە بەسەرچووی هەرێمە هەرچیشی ناو لێدەنەی، بە درێژایی مێژووی ژیانی خۆی ڕاهاتووە بەوەی کە ڕێکەوتنەکان یاخود ئیتیفاقیات بە ئینتیقائی جێبەجێ بکە. ئینتیقائی بەمانای ئەوەی کە چی لە بەرژەوەندی خۆیەتی ئەوێ ئەوەی لە بەرژەوەندی خۆیەتی خۆی لێ دزێتەوە. یعنی ئەوانەی کە دیراساتی ورد دەکەن بڕۆن لێکۆڵینەوە بکەن لە مێژووی سیاسی ئەم حیزبە یاخود ئەو بنەماڵە سیاسیە بەرزانیەکان، هەمیشە کە ئیتیفاق دەکەن ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیانە دەیانەوێت ئەوەی کە لە دژی خۆیانە جێبەجێ ناکەن.